کۆمەڵێک بەرژەوەندی دیاریکراو لە سووریا پێناچێ ئەو هەموو خەمەی کورد و پێکاتەکانی دیکە لە سووریا هەیەە زۆر بەلای ئەوانەی دیکەوە کارکتەری هەرێمین و ئەمریکا پێی وایە لە مودوا سەردەمی ئەوانە چارەسەر بۆ پرسی سووریا و پرسە هەرێمیەکانی ڕۆژڵاتی ناوڕاست بدۆزنەوە ڕاستیەکەی یەک ناگرێتەوە خەم و غەمی با بڵین هەموو ویستەکانی کوان لەگەڵ ئەو ویستانەی دیکە بە هەر حاڵ قسێکیش هەیە لەبارەی ئەگەری نزیکبوونەوەی دانوستانە جددیەکانی بینی قامیشلۆ و با بڵێن حەسەکە و دیمەشق کورد و دەسەڵاتەکەی شەرع بە دڵنیاییەوە ئەمەی ئەم ماوەیە ڕوویە پێدەچێت جۆرێک لە پێگەی دیاریکراوی بەهێزی بە شەرع ئابێت لە ڕووی پێگەی دانوستانەوەی ناوێنێن پێگەی دانوستان. من ئەم پرسانە بەگشتی و کۆمەڵێک پرسی دیکەش بە دڵنیاییەوە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر خالید خەیاتی مامۆستای زانستی سیاسی و پسپۆڕی پەیوەندیە نێودوڵەتیەکان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی لین شۆپینگ لە سویدەوە لەگەڵمایە. دکتۆر سلااوت لێ بەیوادارم باش بی بەخێر بێ بۆ زووم لەگەڵ لوتفت هەیە کاک سدیق حەسەنیشم لەگەڵا شرۆڤەکار بە ڕێزیان لە هەولێرەوە لەگەڵما بن. کاک سدیق ئێوەش بەخێر بێن بۆ زوومی ئێمە سواس دەکەم کە لەگەڵ مایت دەرفەتم بە کاک سدیق با لە سویدەوە دەست پێ بکەم ڕێزت هەیە. دکتۆر خالید هەندێک ئاماژە هەن با بڵین ڕاستیەکەی پرسی بنەڕەتین ئەوەی لەم ماوەیە ڕوویاوە بە سەردانەکەی ترامپ بۆ ناوچەکە وەلابردنی بەشێک لە سزاکان لەسەر سووریا و دواتر ئەمەی ئێستا ڕوئەیە لەم لێدوانانەی لە نێردەکەی ئەمریکاوە لە سووریا جۆمان لێ بێ پرسی بنەڕەتی باس کردووە هەندێکیم باس کرد. تۆ بەگشتی لە چوارچەوەی ئەوەی لەم ماوەی ڕابردووە گوزەرات وێنەکە چۆنە بینی تایبەت بە کورد تایبەت بە کارکتەرە هەرێمیەکان تایبەت بە دیمەشق؟ ئێوارەتان باش سپاس بۆ خۆت و بەرنامەکەت و هەروە میوانی بەڕێز لە هەولێرەوە و بینەرانتان. حقیقەت ئەگەر بێت و بەرژەوەندی ئەمریکا لەژێر ئیدارەی ترامپ لەگەڵ وڵاتانی کەندا و بە تایبەت عەرەبستانی سعودی و تورکیا ئەو سیانە یەک بگرنەوە لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی سووریا و ئاساییکردنەوەی بارودۆخی سووریا ئەوە سووریا بەرەو شێوازێک لە سەقامگیری دەبا. بەڵام لە پەیوەندی لەگەڵ مافی کەمینەکان و مافی نەتەوەکانی نێو سووریا بە تایبەتی تر کە ئەمە باسی کوردەکەین بێگومان ئەو سناریۆیەکی لەو چەشنا کە هێندێک ئاماژەی ڕاستەوخۆش هەیە لە بەردەستان بۆ کورد زۆر باش نابێ. ئەوە تەنها ئەو گرتنەوەی ئەو سێگۆشەیە نێ بڵین ئەمریکا و ترامپ و وڵاتانی کەندا و عەرەبستانی سعودی کە دەتوانێت بەڕاستی یەکلاییکەرەوە بێ، بەڵکو خودی ئەو پرۆسەی ئاشتێک کە ئەوڕۆوە لە ناو تورکیەدا لەگەڵ پەکەکەشدا ئارادا هەیە لە ڕاستیدا پەکەکەش بە شێوازێک ئێمە دەتوانین بڵین یانێکە لەژێر ئیدۆلۆژیە تەئسیری دۆچوونەکانی عەبدوڵڵا ئۆجەلاندا بێ. ئەگەر بێت و حرەکەتی سیاسی کورد لە تورکیەوەی کە ئۆجەلان و پەکەکە و هەموو ئەو هێزانە نوێنەرایەتی دەکەن ببنەوە بەشتەی دەسەڵاتداری لە تورکیا، دیارە ئەوانیش لە سووریا مەجبور دەبن بەرژەوەندی وڵاتی خۆیان کە ئەوجار دەبێتە تورکیا بپارێزن و داوا لە هێزە کوردیەکان بکەن کە هەرچی زووترە وانیش ببن بەشێک لەو ئاراستەیە. ئەوە سناریۆکە کە لە ڕووی بەرژەوەندی نەتەوەیە و بەخێنەوەی من سناریۆیەکی زۆر پۆزیتیو نییە. بەڵام لە لایەکی دیکەشەوە توماس باراک تەنیا باسی ئەوە ناکا کە بەڵێ کاتی ئەوە هاتۆ کە دەستێوەردانی وڵاتانی ڕۆژاوایی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست کۆتایی هاتووە، هاوکات باسی ئەوەش دەکات پەیمانی سایکس پیکۆش هەڵەبووە نابێت دووپات بێت، ڕانی ئاماژەیەکی ڕاستەوخۆ بە دروستکردنی دەوڵەتی بەهێزی ناوەندگەرا نییە، بەڵکو ئەوانە دەزانن لە وڵاتانە نەتەوەی دیکەشێ دەبێت شێوازێک لە ماف و لە ڕاستیدا پاراستنی ئاسایش و ئەمنیەتی ئەو نەتەوانە هەبێ. بۆ نمونە ئەگەر ئێمە تەمەشا بکەین ئاراستەکانی دیکە کە لە تەنیش ئەوە دەڕۆن لە ڕۆژانی ڕابردوودا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و
بە تایبەتی تر ئەو کۆمپانیانەی سەر بە وڵاتان گرێبەستێکی زۆر گەوریان لەگەڵ هەرێمی کوردستان واژۆ کردەوە کە خۆ لە 100 میلیاردیش زیاتر تێدەپەڕێن. معنای ئەوەیە کە پاراستنی قوارەی هەرێمی لەوێ هەیە و ئەوانە ڕاستەوخۆ نەچون لەگەڵ حکوومەتێکی ناوەندی داوای گرێبەست بکەن، یعنی لە بەرژەوەندی ئەمریکاشدا نییە کە وە لە ئیسرائیلیش ڕەخە دەبێت حیسابی بۆ بکە کە وڵاتی ناوەندگەرای بەهێز بێ. بە هەر حاڵ ئەو مەسلەی دوو سەناریۆ لە ئارادا هەن. هیچ لەو سەناریۆانە بە بۆچوونی من بڕاوە نین، بەڵکو ڕەوتی ڕووداوەکان لە داهاتوودا دەتوانێت سەناریۆی دیکەش بێنێتە ئاراوە. چۆنە بۆ ئەمریکا؟ ڕاستیەکەمە قسە لەسەر ئەمریکاکەین و کاتێک قسێکی دیاری کراو لەبارەی پرسێک ڕووداوێکی دیاری کراوەکە پێدەچێ قسێکی بنەڕەتی و یەکلاکەرەوە بوو بێ و دوای جۆرێک لە تێگەیشتن و دراسە ئەم قسێ کرابێ. چۆن ئێستا ئەمریکام قساناکە بەڵام ئێوە پێتان وایە هێشتان یەکلاکەرەوە نییە؟ ئەمە یەک. دوو، ئەوەی لەبارەی هەرێمی کوردستانەوە باست کرد بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ حکومەتی ناوەندی جۆرێک لە گرێبەستی لەگەڵ هەرێمی کوردستانە کردووە و 110 میلیارد تێپەڕێت تقریبا حەجمەکەی. ئەکرێ یعنی هەمان تێگەیشتن لە سووریاش بۆ ڕۆژاوای کوردستان بە شێوازی دیکە بە دڵنیاییەوە سەربازیە ئابوووریە چۆنە من نازانم، بەڵام هەمان شت لە ڕۆژاواش دووبارە بوو بێتەوە یان دووبارە ببێتەوە؟ دەزانی ئێمە لە ڕووی سیستمی جیهانی ئەوڕۆ لە سەردەمێکی زۆر تایبەتیدا دەژین. یەک لەو دیاردانەی کە باسی دەکەین یا سەناریۆانەی کە لە بڕیاری لەسەر دەدرێەوە تەنانەت ئاکتەرە هەرە گەورە سیاسەکان و زیلهێزەکانیش باسی دەکەن شەرد نییە ئەو سناریۆ ئەو جوورەی ئەوان داوای دەکەن و ئاراستی دەکەن بڕاتە پێشێ. بۆ نمونە ئەمە باسی ئەمریکا کە یەک لە زلهێزەکانە بکەین، باسی ئەوە دەکرا کە لە نێوان رووسیا و ئوکرایندا ئاشتێکی هەرچی خێرا بێتە ئاراوە و وڵاتانە بتوانن پێک بێت، بەڵام ئاراستەکان ئەوە نیشان نادا. ئیسرائیل بەرژەندێکی زۆر تایبەتی تری هەیە. لە ڕاستیدا دکترینی ئاسایشی ئیسرائیل لەسەر ئەوە ڕاوەستە کراوە کە هیچ وڵاتێکی ئیسلامی بەهێزی ناوەندگەرا لە ناوچەدا نەبیە و ئەوە بۆ کار دەکا و سەناریۆش لەلایە کراوەیە. و هەروەها ئێمە کە ئەو مەسلەی باشووری کوردستان زۆر گرینگە و گرێبەستە، یعنی تۆ کاتێک گرێبەستێکی بەو حەجمە دێنی لەگەڵ قوارەیەکی هەرێمی ئیمزا دەکەی، معنای ئەوەیە تۆ ڕەسمیت بەو قوارە هەرێمی لە چوارچێوەی پێکاتەی دەوڵەتێکی نەتەوەیدا قبول کرد. ئێوە پەیوەندێنێ و دەوڵەتیەکانن دکتۆر زۆر بە کورتی جوابم بەرەوە جۆرێک لە نیگەرانی هەیە بەوەی ئەمە گرێبەستە لەگەڵ کۆمپانیای ئەمریکی نەک ئەمریکا. ئەم خوێندنەوەی ڕاستە یان نەخێر ئەمە گرێبەستە لەگەڵ ئەمریکا بە کورتی؟ دەگەڵ ئەمریکا بە بۆچوونی من بەڵێ، ینی ئەوڕۆمە لە سەردەمێکدا دەژین سیاست لە ڕاستیدا خۆی شت کردو، ینی تەنسیخ کردو لەگەڵ بەرژەوەندی ئابووری. ئێمە ناتوانین لە جێگایەک بەرژەوەندی ئابووریمان لە حاڵێکدا دەوڵەتی ناوەندی عێراق مخالفی ئەو شتەیە. ڕوونە ئەوانش نیگەرانن لەو شتە کە ئەوە بێتە هۆکارێک کە هەرێمی کوردستان پێگەی سیاسی بەهێز بێتەوە. سوپاس دەکەم. دێم وڵات بە دڵنیاییەوە. کاک سدیق حەسەن زیاد لە جارێ لەگەڵ بەڕێستانە گفتوگۆم کردووە، زۆر جار پێشبینی سیناریۆی خراپ، سیناریۆی ڕەشت بۆ ڕۆژاوای کوردستان کردووە. ئەمانەی لەم ماوەیە گوزەران تقریبا ئاماژەی ئەوەن باش بۆ ڕۆژاوای کوردستان نەگوزەرێ. تۆ شوای ئەبینی پێت وایە پێشتر پێشبینی تەکرەوە وردە وردە خەریکە تحقیقە بێت لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان؟ سەرەتا سڵاو لەیەوە و لە میوانی بەڕێستان و لە بینەرانی ئازیزتان. من سیناریۆی ڕەشنا خراپ نا بەڵکو واقعیەکە دەمەوێ شڕۆڤە بکەم، چونکە بەڕاستی ئەرکی ئێمە یانی وەکو کەسێکی سەر بەخۆ کە بەدۆداچوون بۆ واقعەکەیەکەین مەجبورین ڕاستگۆ بین، ینی ڕاستیەکان بڵین. پروپاگەندە بۆ بەرژەوەندی ئەو حزب و ئەملا و نەئەملا ناتوانین بکەین. و ئەوەی کە من ئەیبینم حالیان ئێستا کە هەیە لە دوای سەبەت تایبەتی لە دوای سەردانی ترامپ بۆ سعودیە و چاوپێکەوتنی لەگەڵ لایەنەکان کە نامەوەی تر یەکێک باسییان بکەم، گۆڕانکاریەکی جدی لە ناوتەجا ڕوویداوە و بەردەوامی شەبێت. ئەگەر بەبیر خۆمان بێنینەوە لە بە هەڵە نەبم لە 23 شباتی ئەم ساڵ
تورکیا ویستی سێ فڕۆکەخانەی جەنگی لە سووریا دروست بکە، یەکەمیان لە حمص دروست بکە. لە بەیانی 23 مانگ کەلوپەلی دروستکردنی فڕۆکەخانە گەیشتە شوێنەکە ئێوارەکە ئیسرائیل لێیدا. تورکیا پاشەکشەی کرد. ئەسڵەن ڕاگەیاندی تورکیا باسیشی نەکرد و سێ ئەندازیاری تورکیاش لەم هێڕەشەدا کوژران. دوای ئەمە لە ئازربایجان لە باکۆ بە نێوانگیری حکوومەتی باکۆ ئازربایجان نێوانگیری لە نێوان ئیسرائیل و تورکیا کرایە. بەرمیشە تا ئێستاش ئەم نێوانگیریە بەردەوامە. تورکیا و ئیسرائیل لەسەر هەندێک شت ڕێککەوتونی ترەوە ناوبنین سیناریۆ یا خۆشتێکی تر. ئەمە چیەکە لەسەر ڕێککەوتون؟ حکوومەتی شەرع بچێتە ناو پرۆژەی ئیبراهیم و فڵستینیەکانی چەکدار لە سووریا یاخود هێزەکانی فڵستین لە سووریا هەندەر بکرێن، ئەوە ئێستاکە خەریکن دەردەکرێن. لە لای تریشەوە لە سەرخواستی ئەمریکا و ئیسرائیلیش شەرع گروپە تیرۆریستە بیانیەکان لە سووریا دەربکە. لەسەرەوە ئەساسا سووریا و ببورن تورکیا و ئیسرائیل گەشتنتە تێگەیشتنێک. ناتوانێت بڵێم ڕێککەوتن، بەڵام هەماهەنگیەکیان لێک تێگەیشتێک لە نێوانە وڵاتە دروست بووە. لەمەدا تورکیا پاڵپشتی حکوومەتی شەرعەکە و ئیسرائیل دەسوەردانی زیاتر بۆ حکوومەتی سووریا ناکە، بۆ سووریا ناکە. دورزیەکان پارێزراو دەبن، عەلەویەکان ڕاودەنرێن، چونکە ئەمە یەکێک لە داخوازی ئیسرائیلە کە نابێ عەلەویەکان بە حکمەوەی کە دژایەتی ئیسرائیلەکەن و لە ئێران نزیکن نابێ ببنە هێز. مەسەلەی کوردێتە پێشەوە و بۆ ئەمەش تورکیا لەم نێوەدا گوزارێک دروست دەکا بۆ ئەوەی یەپەکە لە چوارچێوەی بڕیاری کۆنگرەی 12 پەکەکە چەکدا بنێت، بێ چەک بکرێت و حتا تورکیا ئامادە نییە ڕازی بێ یەپەکە بە شێوەی گروپیش لە نێو هێزەکانی سووریادا جێ بگرێ، بە کۆمەڵنا بە تاک ئامادەیە ئەمە قبول بکە. ئەمە تورکیا بۆ ئەمە ئامادەکاریەکە، وەکو ئەوە وایە کە ڕێککەوتبوون غەزە. من دەبێت ئەم جملەیە تەواو بکەم بەڕاستی، وەکو ئەوەیە ڕێککەوتبن کە تورکیا پاڵپشتی ئەمریکا و ئیسرائیل دەکا بۆی ئیسرائیل بە تەواوەتی غەزە داگیر بکە و حەماس بێکاریگەر بکە، بەڵام ئیسرائیل و ئەمریکاش دەسوەردانی مداخلەی تورکیا بۆ ڕۆژاوای کوردستان نەکردەوە. بۆ وەکو زانیاری ئەمێ ئەماش پێتان بڵێم، بەڵکو جاری بەڵاو بوویتەوە لە ناو ڕاگەیاندنی هەرێمی کوردستان نازانم. تورکیا لەو سەردانی کە شەرع بۆ ئەنقەرەی کردووە، تورکیا بڕیاری داوە 400 زری پۆشی شەڕ بداتە حکوومەتی شەرع و فڕۆکەی جەنگینە پێشتر کە ئامادەکاری دەکرد فڕۆکەخانەی جەنگی F-16 جێگیر بکە، بەڵام لە جیاتی ئەو ئێستا کۆپتەری هێڕژبەری ئاتاک هەیە کە تەواوی کەرستەکانی ئەو کۆمپیوتەرە ئەمریکین، بەڵام لە تورکیا مۆنتایەکرێ، ئەوانەش دەداتە حکوومەتی شەرع. ئەمە سەرەتایەکە و لە لای تریشەوە ئەوەش وەکو زانیاری ئەو مانگەدا کۆمیسیۆنی کاری هاوبەشی تورکیا و ئەمریکا ئەوەی تورکیا بە سەرۆکی بە سەرۆکایەتی جێگیری وەزری دەرەوە لە ئەمریکا لە گفتوگۆدان کۆبوونێتەوە چۆن شێوەیەکی تازە بدەنە سووریا و بۆ هەر ئەمەشە کە نوێنەری ترامپ بۆ سووریا و لە هەمان کاتدا کۆنسڵگەری ئەمریکا لە ئەنقەرە ئیتیکاتی ئەوە هاتووە ئەمریکا ڕۆژ ئەوە دەستکاری سووریانەکە، کەواتە دەستکاری سووریا کێیەکە کەوتۆتە دەست ئیسرائیل و ئەمریکا، ئەو دۆسەی داوەتە دەست ئیسرائیل و تورکیا، بەڵام ئەوە تا چەند سەرکەوت بێ ئەو مەسلەیەکترە. وەکو زانیاری دیسا لەو ماوەیەدا دیار نییە کێ لە پشتە، بەڵام حتمەن ڕێکخراوە تیرۆریستیەکانن. ئەنسار ئەسسوننا لە سووریا دروست بووە، ڕێکخراوێکی تیرۆریستیە و ئەمە بەبێ دەسوەردانی هەرێمی وڵاتی هەرێمایەتیش نابێ کە ئامانجی ئەو گروپە
ئەنسار و سونە لێدانی دورزیەکانە عەلەویەکانە کوردەکانە. کاکسدیق حەسەن یعنی بەڕاستی کۆمەڵە شتت باس کرد من ئەیکەم بە پرسیارێک بۆ دکتۆر خالید ئەگەر وا بێ ئەو ڕیتمەی با بڵین چارەسەری هەرێمی دکتۆر خالید کە تۆماس باراک ئەمریکیەکان باسیەکەن بەڕاستی ڕیتمێکە پێدەچێت لە قازانجی کوردان نەبێ ئەمە ڕوودەدا چونکە بەڕاستی لەوەتەی ئەم گۆڕانکاریانە لە سووریا ڕۆیەن هەندێک لە خۆشببینی هەیە لەبارەی ئەوەی ڕۆژستان شوێن جوگرافیایی پێگەی با بڵین سیاسی و سەربازی و تەنانەت ئابووری ئەمریکاشە لە سووریا و پێ ناچێت دەست بەرداری بێ بەڵام ئێستا شتەکان بە شێوازێکی دیکەن ئەگەر بەم شێوەیە بڕوە و خۆشببینیەکیش لەبارەی ئیسرائیلەوە هەبوو پێدەچێت کۆبوونەوەکانی ئازەربایجان ئەم خۆشببینیەشی ئیتر نەهێشت بێ دەزانی لە ئاستی سیاسەتی نێونەتەوەی ئەستێمە گەڕاوی بینێتەوە سەردەمێک کە پێدەن سەردەمی ریالیستی و هێندێک هاوپەیمانێتی دروست دەبێت لە ڕاستیدا تەواوی ئەو زانیاریانەی کە میوانی خۆشەویستاندا بەردەست و هەمووشی دروستە من لەگەڵیان موافقم تەواوی ئەوانە پەیوەندی ڕاستەخۆی بە بەرژەوەندی ئەو ئاکتەرانەی مەیدان هەیە و ئەو ئاکتەرانەش هەموو لە بەرژەوەندی خۆیان دەگەڕێن مەسلەی نەتەوەی کورد و یا دروز و یا عەلەویە هەموو کەمینەکانی نێو ئەو تێکاتانە ئەوانە ئەوەندە نین کە بتوانن بەرژەوەندی ئەوان ینی مەسەلەن ئالترناتیڤێکی دیکە بێنە ئاراوە کە ئەو سناریۆوانە حەزی لە دەکەن نەچێتە پێش ینی نان لەبەر ئەوەی ڕوانگەی مافی مرۆ و ئەوانەوە کە کورد لەگەڵ داعش شەڕی کردویا چی کردویا مەسەلەن یەکسانی ژن و پیا و لەوێ هەیە لەسەر و ئەساسە مەسەلەن بەرژەوەندی کورد بپارێزن مەسەلە هێزی ڕقە و کەرەستەی ڕقە کەرەستەی ڕقیش لێردا مەبەستم تەنیا چەک و ئەوە نییە بەڵکو ئەوە سەرەکیە بەڵام بەڵکو ئەتۆ دەبۆیە دەستت بە دووشتی دیکە هەبێ یەک ناوەندی ئابووریت بەدەستەوە بێ یا ڕاستیدا هێند کۆمەڵێک ئیمتیاز و ئیحتیمالاتی ئابووریت دەدەستدا بێ بۆ دوو بتوانی ئەڕۆزی دروست بکەیت سووریا تازە وڵاتێکە کە ڕژیمی کۆن ڕووخاوە و هێستا نەگەویشتۆتە حاڵەتی سەرگیری خۆی ئەو ئاکتەرانەی دیکە کە پێیان وابووە جاچە وڵاتی هەریمی پشتیان دەگریان ناگرێ بۆ خۆیان بەرژەوەندەکانیان دەمەترسیدا بۆ ئەوانە لە هێندێک تایمینگ و حاڵەتی تایبەتی خۆیدا دەیانتوانی بە دروستکردنی ئاڵۆزی زیاتر لە ڕاستیدا مەیدانی مانۆری خۆیان بەرفراوانتر بکەنەوە داوای ئیمتیازی زیاتر بکەن بەڵام کاتێک ئێمە دەبینین پرۆژەی کوردی کە مامۆستاش بە دروستی ئاماژەی پێکرد مەسەلەی کۆنگرەی 12 پەکەکە و هەڵوەشانەوە و لە ڕاستیدا تێکەڵبوونەوە لەگەڵ پێکاتەی دەوڵەتی تورک و بەرژەوەندی ئەو وڵاتە و بیستی کوردەکانیش لە سووریا تا ئێستاشی لەگەڵ بێت تەنانەت کۆنگرەی قامیشلوش گیراوە بەو شێوازە زەق و زیندونێ بەڵکو هەمیشە لە ئەگەر و نەگەردا بە شکلی دوولایەنە باسی شتەکە دەکەن ئەوەش بۆ خۆی پێگەی کوردەکە لەلایەک لاواز دەکە ینی ئەوە ناتوانێت ببێتە بەرەنگاربوونەوەی ئەو سناریۆ بەڵام من دیسانیش دەیڵێمەوە ئەوەی ئەوڕۆ لە عاسی ڕۆژهەڵاتی نێوە ڕازدا ڕوودەدا ڕاستە وڵاتانی کەندا و لەسەرەوەی هەمویان سەعودی و ڕاستە ئەوانەش نزیک بوونەوەیەکی باش لەگەڵ تورکیای وە زەمینەی تێگەویشتنێکی نێوان تورکیا و ئیسرائیلیش هەیە بەڵام شەرط نییە تەواوی ئەو سەناریۆانە مەسەلەن ئەو جوورەی کە دەخوازن بۆ ڕاتە پێشی ینی ئەوەی کە سەقامگیری جارێ سووریا حتاکو ئەو گەماروانەی لەسەرلا دەچێت و تاکو سیستمێکی ئابووری دروست دەبێ حتاکو خزمەتگوزاری لە وڵات ئەوە کاتێکی ژی دەبێت کوردەکانیش تاو کاتە دەبێت خۆیان یەکلاییکەنەوە ئایا بڕیاری ئەوە دەدەن بڕێوەبەرایەتی خۆسەرەیە و هێزانەی لەوێ هەن لەسەر ئەساسی هەمان بۆچوون و ئیدۆلۆژی و بڕیارەکانی کۆنگرەی 12 و ویستەکانی ئۆجەلان لەگەڵ دەوڵەتی تورک و باخچەلی و ئەردوغان و ئەوانە خۆ لەگەڵەوە تەطبیق بدەن و تەنسیق بکەن یا خێر بۆ خۆیان پرۆژە و بەرنامەیەکی جیاوازتران هەیە کە لە چوارچێوەی ئیمکاناتێک کە لە بەردەستیان ئەوان پێش کۆنگرەی 12 پەکەکە ڕێکەوتنێکیان لەگەڵ دیمەشقا کردووە بۆ ئەوەی ببن بە بەشێک لە هێزەکانی با بڵێن فەرمی سووریا پێش کۆنگرەی 12 پەکەکە ئەمەیان کردووە ئەم ڕێکەوتنە ئەچێتە سەریان ئێستا کە تورکیا هەست بە جۆرێک لە قوتی زیاترەکە لەوە شتی زیاتر بەسەر دیمەشقا بسەپێنێ بۆی لە ڕێگەی دیمەشقەوە شتی زیاتر بەسەر کووردا بسەپێنرێ کامیان سەرەگرێ
بە کورتی ڕێک وایە دەزانی چۆنە ئەو ڕێککەوتنە هیچ ئاماژەیەکی بە مافی کووردا تێ نەبوو بەڵکو هێندێک ڕێککەوتنی قانونی حقوقی بووە کە چۆناوچۆن مەسەلەن پێکاتەی کوردەکانی شتێکەڵ بە پێکاتەی گشتی سووریا بکرێتەوە هەر هەژنۆدە خاڵەکە ئاماژەیەکی ڕاستەخۆ بەڵکو تەنیا شتێکی کەمە دەتوانین لە پەیوەندی لەگەڵ مافی جیاواز یا پێکاتەی جیاواز یا قەوارە و ستاتوسێکی جیاواز بۆ کوردی باز بکەین کە نووسرابوو لەو ڕێککەوتنەدا ڕێز دەگرین لە کەمینە کۆمەڵایەتەکان نەکەمینە نەتەوایەتەکان ژیانی ئەوە زۆر لاواز بوو ئێستش دەستەڵاتداری سووریا وشتاری داوە 10 ڕۆژی کاتداناوە بۆ کوردەکان کە بڕیاری خۆیان لە ڕووی چەک هەڵوەشێنەوە تێکەڵ بە پێکاتە عەسکەرەکانی سووریا ئەرکی مامۆستاژ ئاماژەی پێکرد نەک بە شکلی گروپ ئەوانە لەولاوەمە ئیلهام ئەحمەدمانێ بێ داوای هێندێک بڕیاری جیاوازتر دەکات کە ئەمە هێزی خۆجێیی و لۆکاڵیمانە بێ کەوەش ڕاستەخۆ پەیوەندی بە مافەو نییە یعنی بەڕاستی ڕوانگەی کوردەکان زۆر ڕوو نییە کوردەکان لە ڕووی ئەوەی لایەنەکانی کە دەڵێن چیان ناڵێنچی ئەوانە وەکو زیاتر وەکو پارچەکردار و دشکردەوە و کاردانەوە قسە دەکەن من تا ئێستش نازانم بەڕاستی کوردەکانی سووریا بە هەموو پێکاتە سیاسەکانی ئەوگاشتبوون چیان دەبێت سواز دەکەم کاک سدیق حەسەن کورد وا دیارە ئیتر با بڵێن شاندی دروست کردووە لەگەڵ دیمەشقابێ بکەوێتە گفتوگۆ لەو نێوەندەیە هەتا دوێنێش بۆ نمونە ئیلهام ئەحمەد کاک دکتۆر خالیدیش ئاماژەی پێە ئەڵێ مەسەلا مەرکەزی سووری و کۆمەڵێک پرسی دیکەش ئەمانە کۆمەڵێک پرسن لێلا نادا و با بڵێن ویستی سەرەکی کووردە کورد ئەتوانێ بە با بڵێن دەستێکی تونند و قایمەوە لەمە دوال دانوستان لەگەڵ دیمەشقابکە یان نەخێر هاوسەنگی هێز گۆڕاوە و فۆرمی دانوستانەکەش ئەگەر ئێستا بکرێ ڕاستیەکەی پێدەچێ لە ڕووی هاوسەنگی و لە خزمەتی دیمەشقابێ نەک کورد لە ڕۆژاوای کوردستان پێم وایە هێشتان زووە کە بڵێن هاوسەنگی هێز گۆڕاوە چونکە بەڕاستی ئاکتۆری تریشەن ڕاستە وڵاتانی کەندا و لە حکوومەتی شام نزیکە بنەوە بەڵکی زۆریشیان لە حکوومەتی شام چونکە ئەبێ هەمومان ئەوە بزانین وە دەشزانین ئەبێ ئاعترافیش بکەین باسیش بکەین کە ئەوە ئێستا کە لە شام حکم دەکە ئەلقاعیدە و داعشە یعنی حکوومەتێکی شەرعی نییە نە بە هەڵبژاردن هاتووە وەنە ئەکسەریەتیشە زۆرینەش نییە مەسلەی پەیوەندی کورد لەگەڵ شام هەڵە نییە گفتۆگۆکردن لە هەموو حاڵەتێکدا گرنگە پێویستە هەبێ لە حالەتی شەڕشدا لە نێوان دەوڵەتەکان ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی دیبلۆماسیارێ و ئەمە بۆ کوردیش لە سووریا پێویستە کە هەبێ و مەجبوریشە هەبێ بەڵام پێم وایە ڕێککەوتنی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع کۆتایی هاتووە مردووە چونکە خاڵێکی گرنگی ئەم ڕێککەوتنە ئەوە بوو دەبیا لە کاتی خۆیدا کۆمیسیۆن دروست کردبان و ئەو کۆمیسیۆنە هاوبەشبان لە نێوان شام و خۆسەری دروست کرابان کاریان لەسەر چۆنیەتی یەکانگیرکردنی هێزەکانی سەربازی و ئیداری و ئابووری و ئەمنی بکرابایە بە تایبەتی لە مەسلەی دەستور حکوومەتی شام لەو ئێتیفاقە نزیک نەبووە ماوەیەکی کەم دوای ڕێککەوتنی نێوان عەبدی و شەرع لە تورکیا ڕەشنووسی دەستوری سووریا ئامادەکرا لەلایەن ئەکادیمیە حقوقیەکانی تورکیا ئامادەکرا کاک سدیق حەسەن بەڵام کۆمەڵێک پرسن ڕاستیەکەی لەو ڕێککەوتنامەیە ئەوەی بۆ نمونە ئەوەی کەمپی هۆل ئەمڕۆ هەندێکی جێبەجێ کرا پێشتر لە بەنداوی تشری قۆزاق و قسە لەبارەی دروستکردنی لیژنەیەکی شەیە بۆ پێداچوونەوە بە دەستورە کاتیەکە ئەمانە هەمووی تەواو بوون تەنها ئەو شتانە جێبەجێکرێن کە لە خزمەتی دیمەشق ئەوەی تەشرین لە ئەنجامی ڕێککەوتنی نێوان شام و خۆسەری نەبوو بەڵکو گوشاری ئەمریکا لەو کاتدا وای کرد کە تورکیا و هێزەکانی سەر بە تورکیا لە بەنداوی تشرین پاشەکشە بکەم پێم وایە ئەمە پەیوەندی بەو مەسەلانەوە نییە و ئەوەی ترکە تەسبیتکردنی سەلماندنی ئەم دەستورە کاتیە و حکوومەتی تورکیاش کە قبولی کردووە بە کۆبوونەوە و کۆنفرانسێکی تاکلایانە کە تەنیا هێزی هەیئەت تەحریر شاتێدا ئامادە بوو کردیانەوە ئەمر واقع کردیانە دیفاکتۆ
بۆیە من پێم وایە حتا کە سووریا شام سوور بێ لەسەر ئەم دەستورە زەحمەتە من ناڵێم نابێ بەڵام زەحمەتە کە لە نێوان خۆسەری و کۆماری شام بورن ناڵێم کۆمار شتا دروست نەبووە شام ڕێکەوتن دروست بێ بۆ ئەمەیە کە ئێستا کە بەرپرسانی ڕۆژاوای کوردستان خۆسەری ڕۆژاوا داوای سیستەمێکی جوداکەن داوای فیدرالیەکەن پێشان داوای فیدرالی نەبوو ئەمە لە دوای کۆنفرانسی کورد لە قامشلۆ هاتە ئارەوە بەڵام پێشتر لەسەر بنەمای داوای کانتۆنیانە کرد کە ئەمە جیاوازە من ناچمەوە لای دکتۆر جار لای تۆ مێنمەوە یەکشتم پێ بڵێ کاک سدیق حەسەن نازانم زانیاری هەبێ یان نا باسی ئەگەری سەردانێکی مەزلوم عەبدیەکرێ بۆ تورکیا شتی وا هەیە یان ڕاستیەکەی پرسەکانەوە نا با بڵێن خراپ بوون کە پێ ناچێ ئەم سەردانە ڕووبا گفتوگۆ هەبووە بەس نازانم ئەگاتە سەرەوەی عەبدی بچێ بۆ تورکیا من پێم وایە ئەم جۆرە هەواڵانە هەڵبەستراون دروست کراون بە هەندێک مەبەست دروست کراون ئەگەر نە لە تورکیادا من تا ئێستاکە هیچ ئاماژەیەک نبینم من کەسێک کە بە تایبەتی تورکیا متابعی تورکیا بەدەچوین تورکیا دەکەم لە سیاسەتی تورکیا لە ڕاگەیاندی تورکیا لە پەیوەندیەکانی تورکیا هیچ ئاماژەیەک نییە کە دەوڵەتی تورکیا حکوومەتی تورکیا حتا استخباراتی تورکیا ئامادە بێت لەگەڵ مەزلوم عەبدی دابنیشێت چونکە دانیشتنی ئەنقەرە لەگەڵ مەزلوم عەبدی یانی قبولکردنی فیدرالی خۆسەری لە ڕۆژاوای کوردستان لەو کاتەدا ئەم شتە نییە پێم وایە هەندێک لایەن بە زانابوون ئەم هەواڵە ئەخەنە ڕۆژەوە بۆ ئەوەی کە لە پشتەوە هەندێک ئامانج ڕوونە دکتۆر خالید زۆر بە کورتی دووفاقیەک لە ئیدارەی ئەمریکا بینی ترامپ بەم شێوەیە تەعاملەکە با بڵێن تۆماس باراک ئەمە لێ دوانەکانێتی بەڵام مارکۆ ڕۆبیۆ چەند ڕۆژە لەمەوە پێژەڵێ چەند ڕۆژێکی دیکەیان چەند مانگێکی دیکە گرفتی گەورە بۆ سووریا بۆ دیمەشق دروستە بێ پشێوی و کارەکتەرەکانی دیمەشق لە تاقیکردنەوەکانی FBI و CIA سەر نەکەوتوون دیارە مەبەستەکە چییە؟ بۆ وایە ئەم هەڵوێستە لە ئەمریکا و چاوەڕێی گۆڕانکاری بکەین ئەگەر وابێت بە کورتی پێم بڵێ کاتم دەزانی یەک شت ئەمەگە چاو لە کۆمەڵناسی سیاسی سووریا بکەین عەرەبی سونەی دەست نییە جارێ سەرەتاوە بڵێم ئەو هێزانەی کە مامۆستا سەدیق ئاماژەی پێکردن ڕەوتی ئیسلامی لە سووریا سەر بە ڕەوتی ئیخوانیە سعودی لە ڕووی مێژووە قەتقەت لەگەڵ ڕەوتی ئیخوانی یەکگرتوونە بۆ تەنانەت لەگەڵ یەکیش دانیش پێن بۆیە سعودی گۆرانکاری دەبێت دواتریش سووریا وڵاتێکی خەڵکەکەی زۆرتر عیلمانین و هێزی ئیسلامی زۆری لە وڵاتەدا هەیە کە دەیانەیە لە بوارە زۆر بە زۆردا شەریعە بسەپێنن شەوانە هێرش دەکەنە سەر نادیەکان و هەر لە ئێستاوە ناڕەزایەتی زۆری لە ناو سوورەکاندا دروست کردووە پرسیار ئەوەیە ئایا ئەحمەد شەرع دەتوانێت کۆنتڕۆلی ئەو هێزانە بکە دەتوانێت دەوڵەتێک یا حکوومەتێکی سەقامگیر دروست بکە کە ئیسرائیل و تورکیا بەجێ جوابەکە لای وڵاتانی سعودی و بەتایبەت ئەمریکا متمانێت بکە لەلایەکی دیکەشەوە مەسەلەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئێران لە ئارادا هەیە گۆڕانکاریەکانی کە لە پەیوەندی لەگەڵ وڵاتە ژوێنە ئاراوە یعنی من پێم وایە داهاتووی سووریەدا سەرڕای ئەوەی ئەو هێزە گەورانە هێندێک سەناریۆی بۆتە تاشن بە حکمی سروشتی کۆمەڵناسی سیاسی ئەو وڵاتە داهاتوویەکی سەقامگیر نابێ و یەکشت زۆر شەرتە کە کوردەکان تا دەتوانن هێزی چەکداری خۆیان بپارێزن بێت و ئەو سەناریۆیە کە لە تورکیادا ئارا کوردەکەن چەک دابنێ وەخۆ لە ئەرتەشی سوورێدا حەل بکەن ئەوە سناریۆکی زۆر مەترسیدارە هەرچی زەمان بڕاو کات بڕاو خۆی لە تێکەڵچوون خۆی دووری بکە ئەو بە قازاتی سپاس دەکەم دکتۆر کاک سدیق حەسەن کاتم زۆر کەم ماوە زۆر بە کورتی پێم بڵێ کۆنتڕۆڵی ئەو ئاڵنگاریانە بە ئەحمەد شەرع ئەکرێ لە ئاڵنگاریە ناوخۆیەکانەوە هەتا داواکاریەکانی کە زیاد لە جارێ ئەمریکی و ئەوروپیەکان بۆیان دووپات کردوتەوە یان نەخێر کۆنتڕۆڵ ناکرێت پێدەچێت پێشاتی نوێ لە سووریا ڕووبا بە کورتی ئەحمەد شەرع تو سووریای پێ کۆنتڕۆڵ ناکرێت بەڵام میتی تورکیا بڕیارگای خۆی لە شام داناوە ڕۆژانە تورکیا لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی سیاسی و لە ڕووی عەسکەریەوە ئەحمەد شەرع ئاراستە دەکا ئەمەش تاکوێ دەچێت بەڕاستی
دیار نییە من پێم وایە ئەم وەزعە لە سووریا کاتیە ئەوەی کە پیلان کراوە سەرکەوتو نابێ. باس دەکەم کاک سەدیق حەسەن شرۆڤەکار لە هەولێرەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس. دکتۆر خالید خەیاتی مامۆستای زانستی سیاسی و پسپۆڕی پەیوەندیانی و دەوڵەتیەکان ئێوەش لە سویدەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس دەست خۆش. من یەک ناوبڕی کورد وەرەگرم ئەمڕۆ دەرکەوت عێراق سکاڵای لەسەر هەرێمی کوردستان تۆمار کردووە پەیوەندی بە گرێبەستەکانەوە هەیە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان کەمێکی دیکە دێمۆلاتان و ئەم پرسە گفتوگۆ. نەخۆشیە درێژخانەکانەکەین پزیشکی خێزانیە لەگەڵمان ئابێت لە هەولێر. نەخۆشیە باوەکانی ناو کۆمەلگا یعنی خەڵک ئەو نەخۆشیە درێژخایەنەکانیان نەخۆشیە زۆر باوەکان. وڵام من بەخۆم نەخۆشی ڕۆماتیزم هەیە لە مێژە. ئێستا سحەتت باشە ئێستا ماوەیە ئێستا حالیان ئەوانم دێش. لە خودۆکی تایبەت هەیە دەرمانەکانی دەخێ ناوی ڕۆژانە دوای هەتەمشا خودۆکەی کە دەزانێت تۆ دەرمانە ئەوڕۆ خواردیت دیانە. ئەو پێش چەندی هەلی هات؟ وەڵاوە سێ مانگ. عنی ماندی بم بەڕاستی ناتوانم زۆر دێش. تا چەند دەتوانانی قەنەعەت بە نەخۆش بێنی ئەوە ژانی مەعیدەیە یان ناوکە. ئەو حالەتە لەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە ئایا ئەوەی مەعیدەیە یان ناوکە؟ هەر کەسێک ئەو نەخۆشی درێژخانانەی هەیە دەتوانی بەبێ حەب کۆنتڕۆلی بکات. تێرخەو نەبم ساوم دێشی لوتم دێشی دەمم دێشی ئەوانەی کە خەویان باش نییە لە ماوەی درێژ دیسا معرەزن لە بۆ نەخۆشی درێژخانەکان. فحسی خوێنی لۆ دەکەین؟ بەڵێ. فحسی ڕێژەی خوێنە، فحسی ئیلتیهاباتە، باشە. فحسی